بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە مانگی مبارەکی ڕەمەزانە لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. ئومێدوارم ئینشاء الله ئەم مانگە مبارەکە ببێتە هۆی دابارینی ڕەحمەت و بەرەکاتی خۆی گەورە بەسەرمانە و إن شاء الله عتق من النار بنسيبي همولا يكمان ببيتو خوي قورا شاخلاتي قوري رزقار بون لآقري دوزخ بنصيبي همو مسلمانان بقشتي وإيمو همو من كان إن شاء الله. لا برنامج أم جارمانا لخدمة ماموساي عزيز وخوش اسمان جنابي ماموسا برهاني حاجي هادي لخدمة يابينو بيشكي بخيرات يكين بو برنامج كان ماموسا يعني أخو بخير بي. سپاس بۆ زێناتان. خی گەورە یارمەتی هەموو لایەکمان بدات وەک پێویستە لەم هەلە زێڕینەی مانگی ڕەمەزان کەڵک وەرمەگرین ببین بە تەقوادار و ببین بە خاوەنی شکر بەرامبەر خوای متعال چونکە ئامانجی سەرەکی ڕۆژ و مانگی ڕەمەزان ئەوەیە کە ئێمە بین بە تەقوادار و بین بە سپاسگوزار بۆ خوای متعال جەل جەلالوه. ماوسەیان مانگی پیرۆزی ڕەمەزان لە قورئانی پیرۆزە و ئاەتەکان ئەوەی جەنابەت باست کرد کە چۆن ئێمە بڕوانینە ئەم مانگە لە ڕوانگەی ئەوەی کە فێری تەقوامان بکە و فێری شکرمان بکات و ئامانج لە مانگی پیرۆزی ڕەمەزان چییە؟ باشتر وایە کە هەر وەک عولەمای ئوسوول خوا دەرەجەیان عالی بکە نەخشەیان بۆ فقەها داڕشتووە کە یەکەم جار بخستنە خزمەت قورئان بۆ هەر مەسئلەیەک کە بیانەوێ ئەگەر لە قورئانە نەبوو جا بچنە خزمەت سوننەی مبارەکی پیاوەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام والبەرەکات. ئێمەش بۆ تەطبیقکردنی ئەو یاسا گەورەی ئوسوولیەکان هەرەچینە خزمەت قورئان خۆی سوورەتی مبارەکی بەقەرە و ئەو ئاەتانەی 183 184 185 تا ئاخری ئەو ئاەتانەی کە باسی ڕۆژوو باسی مانگی ڕەمەزانەکەن. بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. کەواتە بۆ ئەوە ئەم سیامە ئەم ڕۆژووە فەرز کراوە لەسەر ئێمە تا ئێمە بینە تەقوا خاوەنی تەقوا. تەقوا مەسەلەیەکی هیچ کار گەورەیە. ئەگەر بڵێم ژمارە یەک و ژمارە تریلیۆن چەندێکیان فەرقان لە گەورەی و بچووکیە. ئینسان خۆی کاتێک بێتەقوایە ئەوە ناکە خراپە کاتێک کە بێتەقوایە ئەنی موسڵمانێکە و بێتەقوایە نەگەشتۆتە دەرەجەی تەقوا و کاتێکە کە بێتە خاوەنی تەقوا جیاوازیەکە ئەوە نەزۆرە بە ئەندازەی بینی یەک و تریلیۆن کەمە موتووە بەسیتر هەر ئەو ژمارەیە ئێستا لای خۆمان خەڵکە توانین تێبگا بە عامەکە خەڵکی عامە توانێ هەر لەوە تێبگا. تەقوا ئەگەر بچینە خزمەت سوورەتی حەشر يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم. يا الله چەند ترسناکە کاک شێخ ئولائیکە هم الفاسقون یعنی ئەوانەی کە خۆیان لەبیر چوو ئەوانە فاسقن. جا فەرمێ ولا تكونوا كالذين نسوا الله کەواتە ئەمە بەرامبەر تەقوایە نیسیانی خوا لە یادکردنی خوا بەرامبەر تەقوایە کەواتە تەقوا یادی خوایە تەقوا یادی خوایە. ئەم ڕۆژوەش بۆ ئەوە فەرز بووە تا ئینسان ببێتە متەقی
بێتە خاوەن تەقوا وای لێ بێت کە خوای لە یاد بێ جەلە جەلالوه عەجیبە هەر لە سیاقی لەو سیاقی ئەو ئاەتە مبارەکانی سوورەتی بەقەرە بە وازەحی دیارە کە ئەبێ ئینسان لە دوو حاڵەتە یا بڵێن لە دوو ڕووی سەرەکی و ئەساسی کە ئینسان لەو دوو ڕۆ پێک هاتووە یەک ناحیەی مادی دوو ناحیەی معنەوی لە هەردووکیە لە یادی خوا بێ جەلە جەلالوه جا ڕۆژ و واکە لە ئینسان کاتێک من تینومە قورگم وشک بووە برسیمە زۆر ئیشتیهای خواردنمە پێویستیشم بە خواردنە ئاو ناخۆمەوە چونکە لە بیری ئەوام کە خۆشم خوا خاوەنمە ئەم ئاوەش کە بۆ من دروست کراوە خوا خاوەنیەتی بەبێ ئیزنی خاوەنەکەی من لەم ئاوە کەڵک وەرناگرم ئاوا ئینسانەکەوێتە یادی خوای متعال جەلە جەلالوه یا ئەوێت تەسەڕوفێک بکات مەسەلەن هەروەکو عەرزم کرد بخوا بخواتەوە نایکا چونکە ئەزانێت کە خۆی خاوەنی خۆی نییە خوا خاوەنیەتی ڕۆژ و ئەم بوعدە هێچگار ئەم لایەنە هێچگار بە قووەتە کادە ئینسانە و بۆ ئەوەشە تکایەکی گەورەم لە بەندە خۆیەتی و لە هەموو خۆشەویستانیشە چونکە بەڕاستی ئێمە کاتێک کە قسە دەکەین ئەبێ مخاتەبی یەکەم خۆمان بین کەک شەریان ئەبێ مخاتەبی یەکەم قسە لەگەڵ کراوی یەکەم خۆمان بین داوا لێکراوی یەکەم بۆ جێبەجێکردنی ئەو شتانە کە ئیڵێن خۆمان بین بەندە و هەموو برە خۆشەویستانیش ڕەمەزان بکەینە ئەو ساحەی تەدریبە ئەو گۆڕەپانی مەشق و ڕاهێنانە بۆ یادی خوا بۆ ئەوەی لەگەڵ خوا بین چونکە تەقوا کە فەرمێ لەعەلەکم تەتەقون یان بۆ ئەوە لە یادی خوا بن جەلە جەلالوه نیعمەتە مادیەکان هەموو لە بەرچاو بگرین ئەڵبەت کەمێکیانی لێ هین کردوین ئەوەی کە ئێمەی بەشەری زۆر محتاج بە نیعەمی خوا پێمانەکرێت لەو چەند ساعەتە لەو نیعمەتانە ئیستیفادە نەکەن نەخۆ نیعمەتی هەواشی بفەرمایە بگرێت تەحەممولمان نەکرد چەند دقەیەک خۆتان دکتۆرن زیاتر ئینسان تەحەممولی نەکرد لە چەند دقەیەک زیاتر کە لە نیعمەتی هەوا هەڵنەمژێت جیهازی تەنەفوس بگرێت ئەوە تا ئەفەرمێ ئەوە مەخۆنەوە مەخۆن و ئەو معاشرەی جنسیە دوورکەونەوە تا ئەو موددە مەحدودە کە دیاری کردووە ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە ئێمە هەموو ئەمانە هەموو ئەم نیعمەتانە لە خواوە بناسی جا زۆر باشە کە ئێمە مانگی ڕەمەزان کاک شەریکاند و ڕۆژوو بکەینە دەرگایەک بۆ بیرکردنەوە لە هەموو نیعمەتە مادیەکانی خوای متعال جەلە جەلالوه هەر لەوەوە کە ئێمە بەبێ ئەرز نامان کرێ هەموو ئەرز بەبێ ئاسمان نامە ئاسمانەکان نامان کرێ بەبێ مەنزومەکان نامان کرێت کەواتە خوای ڕەبی سەماوات و ئەرز سەماوات و ئەرزی مسەخەر کردووە بۆ ئێمەی ئینسان ئێمە لەمەوە کە ئیجازەمان نییە لە ئاوەکە ئیستیفادە بکەین تا ئەو کاتەی کە خاوەنەکەمان دیاری کردووە بێ بڕۆین بزانین چەند نیعمەتی تری مادی هەیە خوا جەلە جەلالوه خستوێتیە کار تا ئێمە ببین و زۆر باشیشە کاک شەریان ئاوا بکەین کەلانی کەم لە شەو ڕۆژێکە جارێک لە شەو ڕۆژێکە جارێک لە حزوری خوای متعالە هەر کاممان بە زمانی خۆی بەندە بە زمانی خۆم جەنابەت بە زمانی خۆت هەر بیسەرێکی تر هەر بە ڕێزێکی تریش بە زمانی خۆی لەگەڵ خوای خاوەنیە دەری ببڕێت کە تۆ خاوەنی ئەو هەموو نیعمەتە مادیەی من بۆ هەموو نیعمەتە مادیە جیسمەکەم بەردەوامە جا تەقوا ئەوەیە لەعەلەکم تەتەقون بۆ ئەوەیە کە ئێمە لە یادی خوا بین جەلە جەلالوه لە یادی بەخششە خوایەکە بنابین بەسەر ئێمە ئەمە بوعدێکی لایەنە معنەویەکەشی دوایی ئەفەرمێت شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان باسی نیعمەتە معنەویەکە
کە بەجددی تخوا با یەک وەقفە بکەین من و جەنابەت و هەموو بیسەرانی خۆشەویستیش لەگەڵ من و جەنابەتە. هەموو ئەم نیعمەتانە بۆ 6 ساڵێکی ژیانی دنیاە، ئەگەر 6 ساڵەکەش ببێت. بەڵام نیعمەتی قورئان ئینسان تەئهیلەکە، ئامادەیەکە بۆ ئەوەی ژیانی ئەبەدی ببێت. جا ژیانی دنیا بە هەموو دڕکوداڵەکەیەوە 6 ساڵێک، ژیانی ئەبەدی بەبێ هەموو هیچ دڕکوداڵێک. بزانە چەندێک نیعمەتە معنەویەکە چەند گەورەترە. نیعمەتی قورئان ئینسان لەبیرا بێ کە خوا قورئانی بۆ ئێمەی ئینسان ناردووە تا ئێمەی ئینسان ئەهلیەت پێیا بکەین بۆ حەیاتی ئەبەدی. قورئان و ئەو کەسەش کە قورئانی بە ئێمە گەیاند. پێغەمبەر عەلەیهی ئەفضەل الصەلاة وەسسەلام والبەرەکات و هەموو ئەو گەورە خۆشەویستانەی کە قورئانیان بە ئێمە گەیاند. من لە بابی تەحەدوس بە نیعمەتی خوا لە خزمەت جەنابتا عەرزەکەم نایەڵم 24 ساعت تێپەڕێ ئیلا جارێک ئاوەها بیر نەکەمەوە. ذاتی مبارەکی پێغەمبەر لە بەرچاو نەگرم بە گەورەیەکەی خۆی، نە بەوەی کە ئێمە ئیناسین، بەوەی کە تەواوی ئەوەی خوا لە مەخلوقێکی مختاریە ئێوێ ڕەنگ بداتەوە لە ئەوە ڕەنگی داوەتەوە. لە بەرچاوی ئەگرم عەلەیهی ئەفضەل الصەلاة وەسسەلام والبەرەکات و هەموو سیدیقین و شوهەدا و صالحین ناتوانم ناویان ببەم. بەڵام سەید قوتب ڕەحمەت الله عەلەیه وبەرەکاته، کاک ناصری سوبحانی ڕەحمەت الله عەلەیه وبەرەکاته، مامۆستا سعید نورسی ڕەحمەت الله عەلەیه وبەرەکاته، لانی کەم ئەم سیانە لە منیان بردووەتە خزمەت قورئان. ئەم سیانەم لە بەرچاوە، ئەو سیانەشم بە گەورەترین نیعمەتی خوای ئەزانم لە ڕووی معنەویەوە. جا لەعەلەکم تەتەقون، ئەم سێ بەڕێزە و سێ ئوستازە گەورە بەڕێزە وەک شاگردی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسسەلام والبەرەکات کە قورئانیان بە ئێمە گەیاندووە، نیعمەتە معنەویەکانمان لەبیر بێ. مەقسوودم پێوەیە لە 24 ساعت حەدیاقەل جارێک خوبمان بکرێت 4 5 6 7 هێزگار باشترە. بەڵام ئەگەر نەکرێ حەدیاقەل جارێک ئەو نیعمەتانەمان لەبیر بێت تا ئامانج لە ڕۆژووی مانگی ڕەمەزان تەحقیق ببێت لە ئێمە کە ئێمە متەقی بین. متەقی بین یعنی هەموو نیعمەتە مادیەکان ببورن هەمووەکە زۆر خراپم کرد کەوتم چونکە ناکرێ. نیعمەتە مادیەکانمان لەبیر بێت لەگەڵ نیعمەتە معنەویەکانە کە خوای متعال بە ئێمەی داوە. ئەمە ئامانجی سەرەکی ڕۆژوو و مانگی ڕەمەزانە کە چەندێک گەورەیە. بەڵێ ماوسەگەن جنابەت ئاماژن بە کۆمەڵێ شتی زۆر گەورە کرد کە ڕەنگە بە بەرنامەیە و بە چەند بەرنامەیە تەواو نەبێ، بەڵام ئەوەی لەم بەرنامە ئێمە بتوانین سوودی لێ ببینین. ئەو تایبەتمەندیە کە جنابەت فەرمووت کە بە ئاگابوون زۆر زەحمەت دروستە بێت، یعنی ئەو نسیانی کە لە قورئانە باسی نوێژەکە کە الذين هم عن صلاتهم ساهون، ئەو ئاماژانیتیانە کە ئینسان بە زۆری بە ئاگانیە چۆن ئەم بە ئاگاییە دروست ببێت تاوەکو بەڕاستی ئەو ئیمانە تحقیقیە گەورە لە ناخی فەردی مسلمانە دروست ببێت کە کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک ئەوەی کە خۆی هەیە وەکو جنابتە فەرمی ڕۆژی ئەگەر بەلای کەمەوە جارێکیش بووە بەو جۆرە ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و حقیقەتی نبوەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم و حقیقەتی قورئان ببینین. ئەوەی جناب ئاماژە پێکرد کە قورئان هەر بۆ نەهاتوو ئێمە لە نظامە دنیاییەکە یعنی سوودمەند بین لە ئەحکامەکانی قورئان، بەڵکو حقیقەتە گەورەکەی قورئان بۆ هاتوو کە بەڕاستی ڕێی نەخشە ڕێگەی قیامەتمان بۆ دەستنیشان بکە، چۆن خەڵکی بگات ئەمە، چۆن فێری تەقوا بێت. ڕۆژوویە کە ئامانجەکە تایە ئەوە بێ کە ئینسان بگایەنێتە سەر کانیاوە زوڵاڵە کەوسەرەکەی تەقوا. بەچی من بگەمە تەقوا؟ یعنی ئەو خەڵکە و پرسیاری لا دروستە بێت چۆن وەسیلەکان چین بۆ ئینسان بگاتە تەقوا و بگاتە ئەو حاڵەتی بە ئاگایی بوونی کە لە دین و لە ئیمانە مەطلوبە. پرسیارەکە زۆر گرنگە، وەڵامەکەشی هێچگار پێویستی بە وردەکاری هەیە. ئەمە مامۆستا سعید نورسیە فەرموویەت خوا دەرەجەی عالی بکەوێت، ئێمە بە شەریەت گرفتاری دەردی ئولفەتە. ئولفەت مثلا ئولفەتی گرتووە لەگەڵ ئەوە کە دەست بەرزە بێتەوە،
بەس ئەمەیان کە ئیش ناکای من هاچوون یای بە عەرزە یا بە عەرزە ئەمەیان چونکە ئێستا ئیش ناکات ئینسان ئەبێت ئەم دەردی ئولفەتە لابات بیرکاتەوە کە ئەم چاوە چۆن ئیشەکات ئەم جیهازی سەوتیە چۆن ئیشەکات ئەم دەستە چۆن ئیشەکات هەر ئەسمانەکان و زەوی چۆن ئەسوڕێن هەموویان بە ئیعازی ڕاستەوخۆ لەلایەن خوای متعالەوە ئەسوڕێن ئەبێ ئێمە وردە وردە کەم کەم بەجددی بچینەوە خزمەت قورئان کاکشێکیان لات عەجایب نەبێ ئەگەر بڵێن فاتحە سورەتی فاتحە وەک فاتحەیە بۆ قورئان فاتحەیە بۆ ئەم بە ئاگابوونەش ئەها چۆن دەست پێیەکە دوای بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمين حمد بۆ ئەڵڵاهی رب العالمين رب يعني پەروەردەیەک يعني لە نوقسانی وە برە بەرەو کەماڵ ئێمە چۆن بەر نوقسانی وە برە بەرەو کەماڵ ئەها من کە ئینسان تینوی بوو برسی بوو حرەکەی پێ نامێنێت کەواتە ئاوەکە و خواردنەکە ئێنەرجیە پێویستە بۆ من تا من ببم بەردەوام بم تا ئاخر خوا جەلە جەلالوهو لە بچووکترین مەخلوقاتەوە تا کۆتایی مەخلوقات لە عالەمی وجوودا دەستی لەگەڵ یایەتی دەستی ڕەحمەت و قودرەت و هیدایەتی ئیمدادیانەکا بە نیعمەتی جا ئەڵێن رب العالمین ئێمە رب العالمین هەر ئەمە کە خوا رب عالمینە ئەمە بێتە کلیل ئەو مناڵک چۆن گەورە بێت ئەو عیلمە چۆن زیاد دەکات ئەو تواناییە چۆن زیاد دەکات هەمووی یعنی لە خوای متعالە جەلە جەلالوه ئەمە پێویستی بەوەیە کاک شێخ ئەرکی مامۆستا بە ڕێزەکانت گران کرد جەنابێت کاتێ باسی خوا کەین جەلە جەلالوه کاتێ باسی ئەبێ هەر باسی خوا بکرێ بەجددی ئێستا لە خزمەت جەناب تا عەرزەکەم تخوا چویشتەوە ڕەمەزانە و لە مانگی قورئانە سەیرێکی بکە ئەو مصحەفانەی کە ئەلفاظی جەلالەیان تیا بە سوور نووسراوە سەیرێکی بکە بزانە لاپەڕەیەکە چەند جار هاتووە ئەمە خۆ غەفوور و ڕەحیم و سەمیع و عەلیم و قەوی و عەزیزەکەش نەهاتووە خۆ ئەگەر ئەوەش بکرایە بە سوور کەمێکی ئەمایەوە کە ڕەش بێ کەواتە هەر باسی خوایە جەلە جەلالوهو هو و ئیلەیهی و ئەوانەش زەمیرەکانیش کە باسی خوایە و کە بۆ خوا گەڕێت و ئەوەش هەر بە ڕەش نووسراوە بە سوور نەنووسراوە خۆ ئەگەر ئەوەش بکرایە نیسبەتێکی تر لە ڕەشەکە کەمە بۆ کەواتە هەر باسی خوایە ئەم قورئانە جەلە جەلالوهو چونکە هەر خۆی باقیە ئەوی تر فانیە هەر خۆی باقیە جا لە باسی دینە ئەوانەمان کە باسی دینەکەین ئەبێ میحوەری ئەساسیمان وەک قورئان خۆی باسی خوای متعال بێ جەلە جەلالوه لە باسی خۆی متعالیشە باسی نیعمەتەکانی بێت لە باسی نیعمەتەکانیشە و لە نیعمەتە مادیەکانەوە دەست پێ بکەین چونکە بەشەر بەشەرە نیعمەتە مادیەکان باشتر تێگات تا نیعمەتە معنەویەکان دوای نیعمەتە معنەویەکان کەواتە دەرگاکە ئەوەیە ئەو بەڕێزانەی کە باسی دینەکەن باسی شتی لاوەکی و سەطحی نەکەن باسی خوا بکەن جەلە جەلالوه هەموو شتێک ڕەبت بکەنەوە بەخوا بە تایبەت نیعمەتە مادیەکان بەوە ئەم دەردی ئولفەتە ئەڕەوێتەوە کەم کەم و تەقوا پێیا بێ جا بچینەوە سەر مۆزوعەکەی خۆمان ئەم ڕەمەزانە هێچگار گەورەیە ئەم ڕۆژوە چونکە ئێمە کاتە خاوەن تەقوا بینە متەقی یعنی ئەگەر بە ئیسمی فاعیلەکەی بێڵێن یا ئەڵڵاه کە ئینسان بوو بە متەقی خانوویەکی دەست ناکەوێ سارەیەکی دەست ناکەوێ مەعاشێکی 20,000 دۆلاری لە مانگێکە ئەوەی دەست ناکەوێ بۆ عمرێکی مەحدود ئەمەی دەسەکەوێ على زاریات فەرمێ إن المتقين في جنات وعيون آخذين ما آتاهم ربهم لجنات عيون أما نتيجة كيتي للروي مادية إن للمتقين عند ربهم جنات النعيم لسورة قلم هر جناتك بهشتكان هر نعمة يعني كأنما هر نعمة يعني بهشتكان هم نعمته للروا ماديكيو للروا معنويكي خوا أزاني كاكشيغيان
ئەگەر لەبەر زەڕورەت بێ ناتوانم بچمە خزمەت ئەم ئاەتە ئاەتی ئەخیری سورەتی قەمەر فەرموویە إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر في مقعد صدق عند خوا فرمويتي خويا فرموي عند مليك مقتدر كي آزايا عند معنافك بس خوي عندي بكاري هنا وتأم حالي ببين إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر أها الرجو إنسان والي أكاد كأجر باش بكريت بو جوريك بيغمبر عليه الصلاة والسلام والبركات كردويتي وفرمويتي بكريت أو إيمان واحتسابنك كأخويا فرميت إنسان أكاد آماده أكابو أوي أم باداشتاني دسكي جنات وعيون أجر أو آياته بو بينراني برز يعني زياتر الرافية تيشكي بخيت سربوي زياتر حاليبين عند مليك مقتدر أجر نزيكي بخيته وتا ليتوالم يعني عند أخوي العربية ظرف مكانه ظرف مكانه بس خوش جل جلاله لقل إيما قساكا هكاتك كمنالكا تازەیە و هێشتر زمانی نەگرتووە ئێمە زمانەکەی خۆمان واز لێ هێنین بە زمانی ئەو قسەکەینە پڕێکە لە ئیشارات و پڕێتی لە شت بۆ ئەوەی ئەم مناڵە تازە تێبگا خوار جەلە جەلالوهو لەگەڵ ئێمەی مەخلوقە ئەوی خالق ئەوێ کە زەمان و مەکان مەخلوقی ئەون ئەم تعبیرە بەکارەهێنێ إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر لمقعد صدق لاي مليك مقتدر يعني إنسان شيء أوي تقوى رجو إنسان كات خاون تقوى أي جينة أوي جاء رجو أم خلاط جوري خواهية بويا أبي إيمان لقل رجوع براستي بخبر هاتنەوەیەکمان ببێت بە تەکلیف سەیری نەکەین بەداخەوە بە تەکلیف سەیرەکرێت بە بلیتێک سەیری بکەین کە ئێمە ئەکاتە خاوەن تەقوا ئەمان بەسێتەوە بەخواوە جەلە جەلالوهو بە یادی خوا کاک شێخ ئینسان لە یادی کیا بێ ئەوە نەگەورەیە ئەگەر ئێمە لە یادی خوا بین ئەو گەورەیە کەس بکەین کە ڕەبتمان نەکاتەوە بەخوا جەلە جەلالوهو دوول لە ئێمە هەپشیلەیەک لە یادی مشکایە چەندێ بچووکە بێتەوە ئەڵبەت ئەو تەنزیفەکە ئەو ژینگە پارێزە بەس بۆ ئێمە یان بەنسبەت ئێمە ئەگەرنا ئەو وەزیفەی خۆی ئەنجامەدات ئێمە چەندێک گەورەیەکە ئەمە وامان لێیەکە لەگەڵ خوا بین لە یادی خوا بین خوش کەمالی مطلقە خوا کەمالی مطلقە جل جلاله ئێمەی شي محدود زمانا ومكانا وهموو شتێک ڕەبتە بینەوە بە خوای خاوەنی کەماڵی مطلق هەموو تەقوا چیمان لێیەکە لە ڕووی مادی هەر لێرە لەوێش إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر ئەمە خوا تۆفیق بدات هەر لە قورئان خۆیەوە ئێمە باسی ڕۆژوو بکەین هەر لە قورئان خۆشیەوە تێبگەین ئەبێ ئەوە لە خزمەتتا عەرز بکەم دوایی هەر زۆر شتی تایە کاک شێخ باتخوا ئەو فرسەتە لە کیس نەدەین قورئان هەموو ئاەتەکانی قورئان تەبیعەتی ئاویان هەیە ئاو مادەی حەیاتی هەموو زیندووەکە لە هەموو ئاەتەکانی قورئانە مادەی حەیات هەیە بۆ هەر ئینسانێک بەس تۆزێک کاک شێخ تۆزێک دەست بێنێ بە چاویە چاوی بکاتەوە مخصوصن پێی چاوی عەقڵی بوو یعنی بزانێ ئەو زاتە کێ ئەم کەلامەی ناردووە و چی ئەوێت لەم مەخلوقەی خۆی
ئەگەر ئینسان ئەم دوو خاڵی تیابێت لە بیریا بێت کە خوا چەندێک گەورەیە ئەم کتابەی ناردووە و ئەم کتابەی بۆچی ناردووە بۆ ئەوەی ناردووە ئینسان بە تەطبیقکردنی ئەم کتابە ئەهلیەت پەیاکە بۆ ئەو حیاتی کە لە ڕووی مادیەوە و لە ڕووی معنویشەوە باس کرد. مۆسیان ئەم ئیرتیقای کە جەنابێ باسیەکەیت یعنی خۆی گەورە چۆن قورئانی ناردووە کە ڕەحمەتە للعالەمین ناردووتی وەک لە وەزام سورەتی نونایە لە ئەخیرا ئەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین دەی خۆ پیان سڵم لەو کاتە ینی بە خراپترین شێوە عازیەتە درێت ینی تەنانەت عازیەتی جەستەییە درێت و سەحابە ناتوانێت عازیەتەکەی لەسەر لابا لە کاتێکە قورئان بۆ ئەم ئیرتیقا و بۆ ئەم نزیک بوونەوە لە کەماڵی ئینسانیە هاتووە و ئەمەیشی تایە بەس هەندێک زەمان ینی نوقسانیە هێنێ لەلایەن ئێمەوە کە ئێمە ناگەینەوە ئیرتیقا خۆ ئەمە لە ڕەحمی خوا کەم نەبووتەوە کاتێکە زەمانەکەی ئێمە وشکەکە ئایا هەر خۆی زەمانەکە وشکە ئایا ئێمە ینی ئوستاز و ڕابەری وامان نییە بمانگەێنێت ئەم ئیرتیقا گەوری کە قورئان داوای کردووە یا ئەمەی کە ڕۆژوو داوای کردو تا بگەینە تەقوایەکی ئاوا گەورە یا هەر هەیە و ئێمە پێی نازانین و جەناب تۆ فەرمووی ئێمە چاومان ینی ناکەینەوە لە ئاستی ئەم حەقیقەتە گەورانەیە. نا قورئان هەر قورئانە عەتایی بەردەوامە ئەوە بەشەرەکانن ئەها لە دنیای میدیا ئیرسال هەیە و ئیستیقبال هەیە مەسەلەن شەبەکە فەزاییەکان هەموویان هێنە ناو ئەم ژوورە بەس ئێستا چونکە لێرە سەتەلایتێکمان نەکردوێتەوە تا ئیستیقبالی بکات دەرناکەون کاتێ سەتەلایتێکی مەزبوطەکەین و تەلەڤیزیۆنێک دانێ سێرەکەی ئەو شەبەکە فڵان دەرکە و شەبەکە فڵان دەرکە و شەبەکە فڵان دەرکە قورئان عەتایی بەردەوامە ئیرسالی بەردەوامە ئەجیزەی ئیستیقبالەکان لە ئێمە یەک کوژراوەتەوە یا زەعیف یا خەلەلی بەس هەیە عەرزەکەم هەیە کاک شێخ حەز ناکەم محوەرەکەمان تەرچین چونکە چینە محوەری قورئان ئێمەش محوەرەکەمان ڕۆژووە بەڵام چینە محوەری ئینسان محوەری قورئان خوا زانێ کاک شێخ ئینسان ئەو کائینەیە کە ئەتوانێ هەمیشە لەمپەرەکانی ڕێ لابا و بگاتە حەق زۆریش ئاسانە بەس ئینسان لە ئەنانیەت و ئولفەت واز بێنێت خەلاص حەق دۆست بێت هەموو کەس ئەتوانێت ئێستا ئەبێ ئێمە گلەیی لە خۆمان بکەین بۆ زۆر گەورە نین بۆ گەورە نین ئەوانش کە گەورەن بۆ زۆر گەورە نین چونکە مەجالی ئیرتیقای ئینسان کراوەیە مەجال هەیە بۆ هەموو ئینسانێک کاک شەخ خۆ سەحابەی کیرام نەحو سەرفیان خوێندبوو بەلاغەیان خوێندبوو علومی قورئانیان خوێندبوو بەو جۆرەی کە هەیە چی بوو قەرارە بەتۆلیەکەیان بوو سەحارەی فێرعەونیش یەک لەحظە یەک قەرارە ئێستاش هەر یەک قەرارە بۆ من و بۆ تۆ بۆ هەموو بەشەریەتیش قەرار بین لەگەڵ حەق بین واز لە هەوای خۆمان بێنین واز لە مەساڵحی خۆمان بێنین خەلاص دەرگا کراوە ئەکرێتەوە بە ڕوومانە بۆ خزمەت قورئان قەناعەت بفەرموو قورئان ئەوەندە گەورەیە زۆریش خوێنەواری ناوێت زۆر خوێنەواریشی ناوێت بۆ ئەوانەی کە ئیمامن زۆر خوێنەواری پێویستە بەڵام هەر بەشەرێک خۆی بۆ خۆی ئەتوانێت لە قورئان بەهرەمان بێت جا بچینەوە سەر ئەسڵی تەوەرەکەی خۆمان باشە باسی ڕەمەزان بوو عەرزم کردووتەوە دوو ئامانجی سەرەکی هەیە تەقوا و شوکر لە ئەخیرەوە وەلیتوکەبروا الله على ما هداكم لە دوای ئایەتی شەهر رەمەضان ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون تا ئێوە شکر بکەن ببنە سوپاسگوزار یا الله ئەزانی هەر مەفهومەکەی پێشووە بەس بە تعبیرێکی تر خۆی شکر یعنی دەرخستن نعمەتەکان دەرخەی
ئەو نیعمەتە مادی و معنەویانە دەرخەیت لە مێشک تا دەریخەی مێشکت بیخوێنێتەوە لەسەر شاشەی فکرت دەرکەوێ لەسەر زارت دەرکەوێ ئەمە دوو ینی سێ قۆناغمان هەیە لەسەر شاشەی فکرت نیعمەتەکان دەرکەون لەسەر زارت دەرکەوێ بە ئەلحەمدولله و لەسەر ڕەفتاریشت دەرکەوێت کە ئەو نیعمەتانە بۆ ئەوە بەکاربێنی کە خوا پێداون کە خوا بەخشون ئەم سێ لایەنەی شکر چەند گەورەیەجا ئەم مانگی ڕەمەضانە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن تاخیر دوایە فەرمێ ولعلكم تشكرون تا ئێوە سوپاسگوزار بن لەسەر ابتداء باسی نیعمەتە معنەویەکەیە زیاتر چونکە فەرمێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن دوایە فەرمێ ولتكملوا العدة عدەی مانگی ڕەمەضان ولتكبروا الله على ما هداكم تكبير بکەن خوا چەند گەورەیە کە ئەم نیعمەتەی بەسەر ئێمە ڕژا کاکشێگیان لە سوورەتی فاتحە ئەم نیعمەتە فەرمێ صراط الذين أنعمت عليهم دەستەی یەکەمی منعم عليهمەکانیش کێن پێغەمبەرەکانن کەواتە ئەبێ شکری ئەم نیعمەتانە ئێمە بکەین ئەم ڕەمەزانە بۆ ئەوەیە ئینسان شکری ئەم نیعمەتانە بکات بە تایبەت عەرزم کرد شکر نیعمەتە معنەویەکە ببوورە نەگەر دووبارەش بێ بەڵام دووبارە بوونەوەی هەندێشت وەک دووبارە بوونەوەی هەناسەدانە چۆن هەناسەدان دووبارە بێتەوە بەزز پێویستمانە هەندێ بابەتیش هەیە وەک دووبارە بوونەوەی هەناسەدان و هەوایە ئەمیش جارێکی تر لە خزمەتتانە عەرزەکەمەوە کە لەبەر چاوگرتنی نیعمەتە مادیەکان هێچکار گەورەیە بەڵام نیعمەتە معنەویەکان هێچکار گەورەترە چونکە نیعمەتە مادیەکان ئەگەر لا سامەحەڵڵا ئیمانی لەگەڵ نەبێ هەر بۆ ئەم چەند حیاتت ئەم چەند ساڵی مەحدودەی حیاتی دنیایە بە هەموو دەرک و داڵیەوە بەڵام نیعمەتە معنەویەکان ئێرەش بۆ ئینسانە کاتە بەهەشت بەهەشتیشی بۆ ئامادەیەکە بە هەردوو دیوی مادی و معنەویەوە بۆیە لە بەرچاوگرتنی نیعمەتە معنەویەکان هێچکار گرنگە بۆ ئێمە کە لە بیرمان بێ خوای متعال قورئانی ناردووە وەڵڵا کاک شێخ ئینسان کە ئەچێتە خزمەت قورئان خوا چۆن ناردوێتی خوا جارێ بە هەموو مەلایکەیەکی نەداوە بینێرێ بۆ ئێمە الله يصطفي من الملائكة رسلا هل يبجره قوي أميني هل بجاردوا جبريل أمين لناوش ملائكة كان قورة شكو مسألة كزور قورة قرآن هاتو ناميكي زور قورة زور مهم مذهبت غيرتو فرضا باشايك عادل بيت ناميكي زور مهم مذهبت بيتيا اينيري بكسي كمكاني لا خوتا اينيري چونك زور نامك قرنق بو او كسك اينيري قرآنش ئەوەندە گەورەیە بەخوا کاک شاهجان تێگەشتنێکی ورد لە ئەم ئاەتەی سوورەتی جین إلا من ارتضى من رسول فإنه يسلك من بين يديه ومن خلفه رصدا ليعلم من قد أبلغ رسالات ربه يعني دەرەکەوێت کە مرافقیش لەگەڵ هی ناهاتووە جبریل کە هاتووە خۆی بە تەنهاش نەهاتووە ها کاتێک کە ڕئیس جمهورێت ینی ماتۆڕ بەم لایە بەو لایە بەو لایە لەبەر ڕێزی خۆ لەبەر هیچی تر نییە ئەمیش لەبەر ئەوە بەسەلەکەی زۆر گەورەیە ئەم مانگی ڕەمەزانە مانگی قورئانە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن جابێ ئێمە شکر بکەین لەسەر قورئان شکری عەمەلیشمانەوەیە کە دانیشین لە خزمەت قورئانە بەڕاستی ئەم مانگە دەرگایەک بکەینەوە بەسەر خۆمانە بەڕووی قورئان بتایبەت سوورەتی فاتحە سوورەتی فاتحە ئەو مامۆستا گەورانی ئێمە تەفسیری عەجایبیان کردووە سەید ڕەحمەت الله عليه لە بدایەتی في ظلالە مامۆستا ناسری سوبحانی باسێکی هەیە لەسەر تەفسیری نوێژ کە ماشاءڵڵای لێبێت چۆن باسی سوورەتی فاتحە کات مامۆستا سعید نورسی لە إشارات إعجاز في مضان الإيجاز إشارات الإعجاز في مضان الإيجاز ألوي باسي سورة فاتحة كات جايبي إما بكرينو بسر قرآن لمانغا شكام قرآن أو عندك قورية با
مەلائیکە مستەفاکە هەڵبژێراوەکە ناردوێتی ومن الناس دوایە فەرمی الله يصطفي من الملائكة رسلا ومن الناس يعني ومن الناس يصطفي لبيني بشركانش حضرتي محمدي هەڵبژێر لێم مەگرە کە ئینشاء الله هین نابێت لەم بازنەی عبودیەت نایخینە ئەو سەرەوە بەڵام لێم مەگرە کە ئەوەندە گەورەیە ئینسان تەزوو بە جیهانی هەیە کە باسی پێغەمبەرەکە عەلەیهی السەڵات وەسسەلام وەالبەرەکات لەویش بەویشی داوە کە پێمان بگەێنێ ها چەند گەورەیە ها ئاڵتون ناخرێتە بەعزێ زەرفی پێکەڵە ئەچێن لای ئاڵتونچیەکان سێرەکەی قوتوو و پاکەتی هینیان داناوە تایبەت چونکە وەکو علاگەیەکی نایلۆن نییە کە تۆ کیلۆیەک شتی تری تێ بکەیت چونکە ئاڵتون بە نرخە قورئان کاک شەخجان ئەم مانگە مانگی قورئانە ئێمە ئەبێ شکر بکەین بە تایبەت شکر لەسەر ناردنی قورئان مامۆستاگیان ئەم دوو چەمکە زۆر قوڵ و گەورەیە کە هەمتر تەقوا هەمتر بە هەمان شێوە شکریش کە ڕەبتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان ولا بەعزێ ڕووی مانگی ڕەمەزانمان پیشانەوە بەعزێ ڕووی تەقوا و شکریشمان پیشانەیات و ئەهەمیەتی مانگی ڕەمەزان خودی خۆی کە قورئانی تیا نازڵ بووە و هەروەها وەکو ڕەویەی ساڵحان و پیاوچاکانیش کە لە مانگی ڕەمەزانە زۆر قورئانیان خوێندووە زۆر تەفەکوریان کردووە زۆر شەو ماونەتەوە ئەو عادەتیان تەرک کردووە کە تەرکی عادەتیەوەی کە شەو خەون شەوەکان لەیلە قەدر فێری ئەومانەکە یعنی کەواتە خۆی بۆ خۆی مانگی ڕەمەزانیشی یەکێکە لەو ئیستیفا و هەڵبژاردانەی کە ڕەنگە عەتاعاتی قورئانی زیاتر بێ بۆ کەسێ بێوێت تا بەشی یان زەمانکەی تری بکە سەدا سەد کاک شەریعان سەدا سەد وایە لە مانگی ڕەمەزانە جۆرێک ڕەحمەتی خوای جەلە جەلالوه زیادە بێت هەر کام لە ئینسان خۆی زۆرێک ئەبینین لە ئینسانەکان سنەتی وەترەکانەکەنە قوربانی هەموو شەوێ یعنی نوێژی عیشاکەیەکە و تۆ ئەو پەڕی ڕاتیبەکە بکە و وەترەکە لە هەفتەیەکە جارێبی کە ئەوە زۆر باشە سەیرەکەی لە ڕەمەزانە تەراویحەکە شەکرێت وەترەکە شەکرێت ها چەند بە ئاسانیش نەک ئینسان شمان و نابێ بەڵکو ئینسان چێژیشی لێ بە یعنی مشتاقیشی هەیە بۆ ئەوە حتا لە خزمەت قورئان خۆشی ها ئەو گەرم و گوڕیەی کە ئینسان هەیەی بۆ خوێندنی قورئان لە ڕەمەزانە جیاوازە زیاترە لە غەیری ڕەمەزان حتا دەوڵەمەند نەخۆشەویستەکانمان ئەو ئیرادەی بەخشینەی لە ڕەمەزانە هەیەنە وەکو ئەوەیە کە لە مانگەکانی ترا هەیەنەیان جیاوازە جیاوازە زیاترە لەوەی کەواتە مانگی ڕەمەزان خۆی تەوفیقاتێکی تایبەتی تایە خصوصا بۆ قورئان فەرموود ئێمە خوا تەوفیق بدات بۆ هەموو لایەکمانەوە هیمەتێکی زیاتر بکەین کە چونکە ئەم مانگە بەڕاستی گەورەی مانگەکە لە هاتنە خوارەوەی قورئانەکایە فعلەن ئەکرێ بیکەینە دەستپێکێک زۆرێک لە مامۆستا بەڕێزەکانیشمان لەو خۆشەویستانی کایانە بەڕاستی بەعزیشت دامەزرێن دوای هەر بەرەکەتی شێبێت دەوامی ئەبێت ئەکرێ هەر یەک لای خۆمان و هیمەتێ بکەین کە زیاتر لە مانگان بڕۆینە خزمەت قورئان و دوعاش بکەین کە خوای متعال کەشێ قورئان زۆر قورس نییە قورئان وەک قەسرێک وایە کە چەند دەرگایەکی هەبێت هەر ئاەتێکی شکلێکە بۆ ئەو دەرگانە لە یەک ئاەتیانەوە ئینسان داخڵ بوو چۆتە ناو قورئان هەر لە یەک ئاەتەوە داخڵ عرض دەکەم هەر ئەو ئاەتەی کە تۆزێ وەستاین لەسەری ئین المتەقین فی جەنات وەنەهەر ئەو ئاەتە چ دەرگایە ئیتر ئینسان هیچ کات هەم و غەمی بچووک نابێت بۆ شتی مەحدود و بچووک و جوزئی نابێت بۆ گەشتنە بێ بە حزوری خوای متعال جەلە جەلالوه یعنی خۆ ئامادەکردن بۆ چوون بۆ حزوری خوای متعال خۆ ڕێک و پێکردن خۆ تەنزیمکردن و هەروەها ئەو دەستکەوتە گەورە بە دەستکەوتی بچووک حیاتی نافرۆشێت قورئان بە تەوفیقی خوا مانگی ڕەمەزان ئەکرێت خۆی مانگی هاتنە خوارەوەی قورئانە چەند جار ئەوە لێرە ئەوە لە سوورەتی قەدر ئەوە لە سوورەتی دوخان ئەمە تەئکید کراوەتەوە بەس بە عیباراتی مختەلیف کە ئەمە مانگی قورئانە بەڕاستی بۆیە ئەبێت
دوعا بکەین کاک هیچ شتێوەکو دوعا نییە. جا ئیجازەم پێ بدە یەک تۆز بگەڕێمەوە بۆ ئاەتە مبارەکەکان. لە دوای ئەو سێ ئاەتەی هاتووە لە ناوەڕاستە فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. ئێمە داوا بکەین لە خوا ڕاستگۆیانە چۆن قەدری گەورەی خوا بزانین خوا چەند گەورەیە لە دڵمانە ببێ، بزانین مەلایکەکە چەند گەورەیە ئەم پەیامی پێیان ناردووە، بەشەرەکە چەند گەورەیە کە وەری گرتووە، قورئانەکە چەند گەورەیە و ئێمە ئامادە ئەکا بۆ چ گەورەیەک. ئەم چەندانەمان لەبیرا بێت هاوار بکەین خوا قورئان بمان کاتەوە بەڕووی قورئانە. قورئان هەمیشە خۆی کراوەیە عەرزم کردی بمان کاتەوە بەڕووی قورئانە. مطمئن بە کاک شێخ خوا ئەمان کاتەوە بەڕووی قورئانە و خوا لە بەرەکاتی قورئان مستەفیدمانەکات. تەنانەت ئەوە بە تەئکید لە خزمەت تا عەرزەکە ئەگەر ئینسان خۆی تاقی تەنیاش بێت فەکەیفە ئەگەر من لە خزمەت بە ڕێزێکی وەکو جەناب تا دامنیشم کە ئەو کاتە ئیشتەکە بێ بە دوان لە خزمەت سیان 4 5 6 7 ببینە گروپ و زیاتر ئەو کاتە بەرەکاتەکە زیاترە بێ. بەڵام بە دڵنیایی عەرزەکان کە ئەگەر ئینسان خۆشی تەنها بێت ئەکرێتەوە بەڕووی قورئانە مادەم ئەوانەی لە بەرچاو بێ خوا چەند گەورەیە ئەو مەلایکە قورئان چەند گەورەیە بۆیە نەیداوە بە هەموو مەلایکەیەک بەو مەلایکە گەورە ناردوێتی و بۆ داوێتی بەو یا الله بڵێن ئینسانیان بڵێن چی داوێتی بە حەزرەتی محەممەد عەلەیه السەڵات وەسسەلام وەلبەرەکات و بۆ ئەوەشە کە ئێمە ئەوەندە گەورە بکاس بێنە بچینە بتوانین بچینە حزوری خوای متعال بتوانین بچینە مەقعەدی صدق لای مەلیکی مختەدیر. ئەگەر ئەمانەی لە بەرچاو بێ و ئینسان داوا بکات دڵنیا بەخوا ئینسانە کاتەوە بەڕووی قورئان. مامۆستاگیان ئێمە زۆر بەڕاستی تامەزروی ئەم دیدارە بووین و زیاتر لە خزمەتتا بین، بەڵام کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕوا حەزەکەین وتەی کۆتایی جەنابتان لە خزمەتتا نابین. من بیاندازە سوپاسگوزارم بۆ جەنابتان کە جەنابتان لوتفتان کردووە کاتی خۆتان دانداوە. خی گەورە جەنابت و هەموو ئەم بەڕێزانەش کە لە ئامادەکردنی بەرنامەکە زەحمەتیان کێشاوە هەمووتان بە لوتف و کەرەمی بگەێنێتە دەرەجەی تەقوا، تان گەێنێتە دەرەجەی شکر کەوە گەورەترین مەقامێکە کە ئینسانی پێگات. مەمنونی جەنابتانم خی گەورە بتان پارێزێ و سلامەت بن کاکشێنی. زۆر زۆر سواسانەکەی مۆسەگیان یا ڕەبی خۆی گەورە ئینشاءالله تەمەندارتان بکە بە بەرەکەت و لە خزمەت قورئان و زیاتر عەتاعاتی قورئان زیاتر لە دڵتانە فراوانتر ببێ و گەورەتر بێت تاوەکو ئەو بەخشینش بگاتە ئێمە و سەرجەم بینەران و بیسەران ئینشاءالله دەستان خۆش بێ. ئەجمعین سەرچاوم ئینشاءالله خی گەورەتان پارێز. خۆشزاتان بە تو یاخوا. خۆشەویستانم ئێمە زۆر سوودێکی گەورەمان بینی و بەڕاستی قەدەرێکی زۆر گەورە و جوانیش بوو کە لە خزمەت جەنابی مامۆستا بورهانی حاجی هادیە و جەنابیان ئاماژەی زۆر قوڵ و وردیان بۆ مەسەلەکانی قورئان و تێگەیشتن لە تەقوا و لە چەمکی شکر لە مانگی پیرۆزی ڕەمەزان و چۆن لەم سەرەتای مانگی ڕەمەزانەیە ئێمە فرێ خۆمان بکەوین تاوەکو ئەم عەتاءە جوانانەی قورئان بەڕاستی بگاتە ئێمە. ئەوەی مامۆستا زۆر تەرکیزی لێکرد حەزەکەم شتێکتان لە زاکریا بمێنێتەوە کە هەمیشە لە خزمەتیابی نەویشەوەیە کە فەرمووی لە قورئانە سەیری هەموو لاپەڕەکانی بکەن باسی خۆی گەورەیە. ئێمەش بەڕاستی بابگەڕینەوە بۆ زیکری خۆی گەورە و بە حەقیقی خۆی گەورە بناسین و ئینشاءالله خۆی گەورە بێئومێدمان ناکا و بێبەهرەمان ناکا و ڕەحمەت و فیوزاتی خۆی بە بەردەوامی ئەنێرێ. بەڵام وەکو مامۆستا فەرمووی پێویستە جیهازی استیقبالەکەی ئێمەش لە کارا بێت و خۆی گەورە ئەوەشمان پێ بدە ئینشاءالله. تا بێگەشتنێکی تر بە خۆی گەورەتان ئەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتان لەگەڵ ئاسن.